بێوا بڕوانینە شیعە یەکەم وەکو دوو مەدرسەی زۆر جودا و لێک دوور، مەدرسەی تەشەیوعی فارسی و مەدرسەی تەشەیوعی عەرەبی، کە لە کۆنا نەجەف نوێنەری عەرەبیەکە بووە و قوم نوێنەری فارسیەکە بووە پێش ئەوەی کە فارسیەکە زاڵ بێ بەسەر جانیبە عەرەبیەکە، بە تایبەتی دوای نەمانی هەردوو سەدرەکە محەممەد باقر سەدر کە سەدام حوسێن ئەعدامی کردو، هەروەها محەممەد سادق سەدری باوکی مقتدا سەدر کە هەر دیسان سەدام حوسێن تیرۆری کردو. هەروەها ئەم دوو مەدرسە جیاوازە طبعاً ڕیوایاتیان جیاوازە و سەنەدیان و تەحقیقیان لەو ڕیوایەتانەی کە هەیانە جیاوازە، دید و تێڕوانینی عەرەبەکان بە شێوەیەکی گشتی نزیکترە لە پارسەنگی، نزیکترە لە سەنەدەکانی ئەهلی سونەت و جەماعەت وەکۆی بینین دوایی، و بەتەئکید طبعاً قیاسیش ناکرێن وەکو محەممەد باقر سەدر و محەممەد حوسێن ئالکاشف الغیطاء و محەممەد حوسێن فەضڵوڵڵا کە خۆم بینیومە طبعاً چوومەتە لای و دانیشتوین پێکەوە میوانی بووین، و هەروەها محەممەد جواد مغنی و زۆری تر هەن کە لەم نەوعە ئەو دید و تەسەوراتانیان طبعاً نەبووە.